سەرەتا بە ناوی خوا بینەرانی خۆشەویست پێ خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پرسیاریدا بەوەی ئازیز و خۆشەویست شاد بینەوە ئومێدەوارین بەرگەکانی جێگەی ڕەزامەندی ئەوەی خۆشەویست دێ. سەرەتا بەرگەی یەکەمی بەرنامەکە باس لە یەکێک لە دەردەکشت و کاڵیەکانەکەین ئەویش کە مێرووی کولەیە. مێرووی کولەکە دائەنرێ بە یەکێک لە دەردەکشت و کاڵیە مێروویەکان، چونکە تۆ دەردی کشت و کاڵی نامێروویت هەیە و مێروویت هەیە. بۆ ئەوەی بچینە ناو بابەتەکەەوە سەرەتا لە سووڕی ژیانی کولەوە دەست پێ ئەەکەین کە بزانین سووڕی ژیان کە ئەم مێرۆزیان بەخشە چۆن سووڕی ژیانی بەسەر ئەبا. تەمەن سووڕی ژیانی ناتەواوە، سوورێکی ناتەواوە، ینی خۆی کولەکە کە ئەبێ بە مێروویەکی تەواو گەرا دائەنێ، گەراکە دوایی نابێ بە کرمۆکە، ئەبێ بە پێکوڕە. پێکوڕەش بەواتای کولەیەکی بچووکە لە شێوان لە دایکانەکە ئەچێ، بەڵام لە قەبارە بچووکترە. ماوەی مانگێک تقریبن بە شێوەی پێکوڕەیی بچووکی ئەمێنێتەوە، دوایی ئەبێ بە مێروویەکی تەواو، دوایی ئەبێ بە مێروویەکی تەواو. تەبعەن مێرووە تەواوەکە کاتێک کە گەرا دائەنێ لە کۆتایی ژیانیا لە دەوروبەری مانگی 5 و ئەو ناوە یا سەرەتای مانگی 6وانە گەرا دائەنێ لە ڕێگەی ئامێرێکی تایبەتیەوە کە پێی ئەوترێ ئامێری گەرادانان کە باخەوانەکان یا براجووتیارەکان خۆیان خەنجەری دواوەی کولەی پێ ئەڵێن لە ڕێ ئەوە گەرا دائەنێ. تەمەن کولە جۆری زۆری هەیە، هەندێکی باڵدارە و هەندێکیشی باستەرە. ئەوەی کە ئێمە لێرە مەبەستمانە جۆری بازدەرەکەیەتی کە لە ناو ڕێزەکانە پیا ئەبێ بە ڕێژەیەکی زۆر زیانێکی زۆر بە براجووتیارەکان ئەگەیێنێ، بە تایبەتی لەم ناوچە بنارانە کە بڵێن گۆبکەی مێوەکان ئەقرتێنێ، بە تایبەتی لە سەرەتای بڵێن ژیانیەوە، لە سەرەتای ژیانیەوە کە زۆر بچووکە پێویستی بە خۆراکێکی زۆر هەیە هەتاکو گەورە ئەبێ. بەدەر لەوەش هەندێک لە براجووتیارەکان لە ناو ڕێزە دێمەکانی سیرەکەی تەماتەی دێم ئەچێنێ، یا کاڵکی دێم، یا ترۆزی، یا کانیاوێکە لەم منتیقانایە لەم ناوچانایە ئەم کانیاوە ئەرزێکی لەبەرایە، برا فەلاحەکە ئەچێت تەڕەکاڵێک لە هینەکە لە ناو ئەرزەکەیە ئەکا بە حکمی بوونی کانیا و ئاوەکە چەند جارێک سێرەکەی لەم وەختە شەتڵەکە لێ ئەداتەوە، لەبەر زۆری ئەم کولەیە ڕەنجەکەی بەزایە ئەچێ. بۆیە بە پێویستمان زانی ئەم بەرنامەیە تایبەت بکەین بە کولەوە. اینجا ئەم گەرایە کاتێک کە ئەم کولەیە دایئەنێ، کاتێک کە گەراکەی دائەنێ لە ڕێگەی ئامێری گەرادانانەکەەوە ئەیچەقێنێتەوە ناو ئەرزەکەەوە لە قوڵایی تقریباً 4 سانتیمەترەوە هەتاکو 10 سانتیمەتریش ئەیکاتە ناو خۆڵەکەەوە. بڕی ئەو گەرایەش کە دایئەنێ لە ڕاستیا لە بینی 90 هەتاکو 150 گەرادا ئەنێ. ئەم گەرایانش بە 1-2 وەجبە یا 3-4 وەجبە دایئەنێ لە ناو کیسێکی بچووکایە لە شێوەی کەپسولایە، بە تایبەتی ئەمەی ئەم منتیقەیە کە گەراکەی دانا ئەم گەرایە هەتاکو ساڵێکی تر بڵێن کەشوهەوا گونجاو ئەبێتەوە، گەراکە لە ناو خاکە ئەمێنێتەوە، سێرەکەی ئەم منتیقەیە ناوچەیەکی ساردیشە کەچی ئەو گەرایە بڵێن کە لە ئەرزەکە دایئەنێ بە حکمی ئەوەی کە مەسافەیەک لە ژێر خۆڵەوەیە زائیدەن کە لە کاتی دانانی گەراکە مادەیەکی لنجی ئەکا بەسەرە، ئەم مادە لنجە لە سەرما ئەیپارێزێ هەتاکو کەشوهەوا گونجاو ئەبێ گەراکە ئەتروکێ. کە تروکات تەمعەن لە سەرەتای ژیانیەوە لەبەر ئەوەی زۆر بچووکە ئەم کرمۆکەیە پێویستی بە خۆراکێکی زۆر هەیە، زیانێکی زۆر بە ڕێزەکان و ئەو کشتە دێمانەی کە لە ناوچەکە ئەگەیەنێت. تەمەن ئەوەی جێی سەرنجە لە کاتی گەرادانانەکە لە ڕێی ئەو ئامێرەوە کە دایئەنێ
زیاتریشی سیرەکەی لە لەوەرگا و لە بورەکانە دایئەنێ ئەمە بەواتای ئەوە نایە بەڵکو بەشێکی زۆریشی مەسەن ئەگەڕێت شوێنێکی گونجاوی دەستکەوێ هەتاکو جاری وا هەیە شوێنەکەی گونجاو نییە ئەتوانێت بۆ ماوەی 2 هەفتەش ئەو گەرایە هەڵگرێ چونکە کاتی گەرادانانەکەی تقریبا نزیکەی 2 هەفتە دەخایەنێ هۆیمانەوەی بڵێن ئەم کولەیە یا لە ناوچوونی گەراکەی لە زستانە کە لە ناوچەیەکی کوێستانیە و بەفریشی لێ ئەبارێ 2 خاڵە خاڵی یەکەمی ئەوەیە لە مەسافەیەک لەژێر خۆڵەوە گەراکەدا ئەنێ نزیکەی 5 سانتیمێک 4 سانتیمێک هەتاکو 10 سانتیمەتر دیارە پلەی گەرما لە ژێرەوە لە خۆڵەکە نزمترە وەکو لە دەرەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەمیشی ئەو مادەلینجەی کە کولەکە ئەیکا بەسەر گەراکە ئەمە وەکو مادەیەکی عازل وایە لە سەرما ئەی پارێزێت. تەمان ئێمە باسمان لە گەراکەی کرد گەراکەی دوای ئەوەی کە ئەتروکێ ئەم پێکوڕەی کولەیە دەرەچێت ئەم پێکوڕێی کولەیە دەرەچێت لە 30 ڕۆژی یەکەمە ئەتوانی دای بنەی بە پێکوڕە کە ئەمە چەند جارێک کاشدا ئەماڵێ و بەرەبەرە گەورە ئەبێت هەتاکو ئەبێ بە مێروویەکی تەواو کە پێویستی بە خۆراکێکی زۆر هەیە لەبەرەوە زەرەرێکی زۆر ئەدا ئەم پێکوڕەیە زەرەرێکی زۆر ئەدا تەمەن هاتنی گەراکەشی جیاوازی هەیە بە گوێرەی ناوچەکان مەسەن هەتاکو ناوپلەی گەرماکە تۆزێ گونجاوتر بێ ئەو زووتر ئەتروکێ بۆ نمونە هەتاکو بەرەو ژوورتر بچی لە ناوچە کوێستانیەکانە ئێستا ئێرە وەکو ناوچەیەکی کوێستانیە و تقریبا گەراکەی هەمووی تروکاوە قەبارەی ئەمە تۆزێ بچووکترە لەوەی خواردەوە چونکە ئەم تۆزێ درەنگتر تروکاوە بەدەر لەوەش شوێنەکە نسار بێ هەتاکو هەتاو جیاوازی هەیە مەسەن ئێستا ئێرە شوێنێکی نسارە قەبارەی پێکوڕەکانی هێشتا تۆزێ ورترە لەوانەیە کە لە هەتاوەکە چونکە ئەوەی هەتاوەکە تۆزێ زووتر ئەتروکێ چونکە وتمان ڕاستەوخۆ پەیوەندی بە گونجانی بە کەشوهەوا هەیە بۆ تروکانی سەبارەت بە قەلاچۆکردنی مێرووی کولە تەمان لەبەرەوەی کە مێروویەکی زیانبەخشە کولە پێویستی بە قەلاچۆکردن هەیە سەبارەت بە قەلاچۆکردنیشی ئێمە وتمان لە دوای ئەوەی گەراکە دەرەچێت لە دوای ئەوەی کە گەراکە دەرەچێت پێکوڕەکان بۆ ماوەی مانگێک ئەمێننەوە کەواتە لێرە قەلاچۆکردنەکە جیاوازی هەیە بۆ پێکوڕەکە لەگەڵ کولەی تەواوە لە کاتێکا کە پێکوڕە بێ لەبەر ئەوەی کە مێرووەکە بڵێن لە سەرەتای ژیانیەتی ناسکە پێویستە لە ڕێگەی دەرمانکردنەوە قەلاچۆ بکرێت یعنی لە ڕێگەی ڕشاندنەوە واتە تۆ دەرمانێکی بۆ بەکاربێنی ئەو دەرمانە لە ڕێگەی بۆنەوە یا لە ڕێگەی بەرکەوتنەوە بیکوژێت چونکە لەو وەختانە ناسکە و زوو لە ناو ئەچێ بەڵام دوای ئەوەی کە بوو بە مێروویەکی تەواو ئەوسا لە ڕێی کەپەکەوە کەپەکی بۆ بەکاربێنی کەپەکەکەش عادەتەن زیاتر دەرمانێکمان هەیە سێبن لە سادەی پێڵێن ئەم سێبن لە سادە دەیە لەگەڵ سووسی ئاردا 1/25 یا 4/96 1/25 تێکەڵ ئەکرێ کە تێکەڵ کرد دوای ئەوە کەمێک ئاوی لێ ئەدەی کە ئاوەکە لێدا شەوێک تا بەیانی ئەیهەڵیتەوە بۆ ئەوەی بترشێ دوایی بڵین ئەیکەی بەناو ئەو شوێنەوە کە تۆ مەبەستنە ڕەزە دێمە یا هەر شتێکی تر هەیە تەمان دەرمانەکەش ئەوەنە بە قووەتە بۆ نمونە کولەیەک ئەکوژێ کولەکە کە لە ناو بچێ کولەیەکی تریش بیخواتەوە ئەویش هەر ئەکوژێ ئەمە قەلاچۆکردنی کیمیاوی پێوترێ بەڵام لە ڕاستیە هەندێک حاڵەتی تر هەیە خۆی لە سروشتا دژمنی زۆرە مەسن زۆر تەیر و پیور و باڵندە و مریشک و ئەمانە دژمنیەتی کە لە ناوی ئەبا بەدەر لەوەش لە ناوچە قەڵەباڵغیەکانە ئەو شوێنانەی کە زیاتر قەڵەباڵغن یا زیاتر بڵێن ئاژەڵیتیایە ئەمە تا ئاستێک هاوکارە بۆ لە ناوبردنی مێرووەکە لەگەڵ لە ناوبردنی گەراکە زیاتر ئەگەر لە شوێنێکیش مەجای کێڵان هەبێ کێڵانیش هەر هاوکارە بۆ لە ناوبردنی گەراکە چونکە
لە وەختی کێڵانە گەراکە بەر سەرمای زستان ئەکەوێت و سەرمای زستان لە ناوی ئەبات. لەم بڕگەیەشدا باز لە مێرووی هێنگەکەین. تەمەەن بەگشتی مێرووە سوودبەخشەکان دوو جۆرن، یەکێکیان هەنگە ئەوی تریان کرمی ئاوریشمە. کرمی ئاوریشم لە سنووری ئێمە لە منتیقەی ئێمە نیە، بەڵام لە منتیقەی ئێمە هەنگ زۆرە، بۆیە بڕگەیەکی بەرنامەکە تایبەت دەکەین بە هەنگەوە. تەمان سەرەتا باز لە سوودی هەنگەکەین، یا هەنگەکان هەنگ چ سوودی هەیە. هۆکاری سەرەکی بەخێوکردنی هەنگ یا ئامانجەکەی بۆ دروستکردنی هەنگوینە. ئەو هەنگوینە بە تایبەتی ئەگەر هەنگوینەکە سروشتی بێ ئەو هەنگوینەی کە دروستیەکە، کەواتە بڵێن خاڵی سەرەکی بۆ پەروەردەکردنی هەنگ بەرهەمهێنانی هەنگوینە. بەدەر لە هەنگوینیش هەنگ چەند بەرهەمێکی تری هەیە. بۆ نمونە مێو دروستەکە لە چەند خانەیەکی تایبەتیەوە، مێو دروستەکە کە ئەمە بۆ دروستکردنی خانەکانە، خانە یا خانە شەش پاوەکانە ئەمێوە دروستەکە گەراوشتی وای تیادانێ، گەرای تیادانێ. دوای ئەوە دەرمێویشی هەیە، دەرمێویش ئەمیش کە کۆی ئەکاتەوە زیاتر بۆ بەستنەوەی خانەکان بە یەکەوە، یا بۆ گرتنی کەلەبەری ئەو خەلیفە یا ئەو خەلیە یا ئەو هەنگە کونوکەلەبەرەکانی پێ ئەگرێ. بێجگە لە ئەمانەی کە باسمان کرد، هەنگ بەرهەمێکی تریش هەیە کە خۆراکی شاهانەیە. ئەم خۆراکی شاهانەش خۆراکێکی تایبەتیە کە هەنگەکە دروستیەکە بۆ گەلێ نەخۆشی بەکاریە کە تایبەتە بە شاهەنگەوە، یعنی مەلیکە لە سووری کرمۆکایەتیە کە ماوەی چەند ڕۆژێکی کەمە لەو فترەیە فقط ئەم خۆراکی شاهانەیە ئەخوا، بۆیە ئەبێت بە مەلیکە. سوودەکانی بەرەمهێنانی مێوە، بەرەمهێنانی بەرمێوە، بەرەمهێنانی هەنگوینە، بەرهەمهێنانی وتمان بەرمێوە. دوای ئەوە کاریگەریەکی ڕاستەوخۆشی هەیە بۆ پیتانی ڕۆگەکان، بۆیە زوربەی بڵێن جوتیارەکان یا زوربەی باخەوانەکان تەوسیە ئەکرێ یا ڕێنمایی ئەکرێ بۆ ئەوەی لە ناو باخەکانیانە هەنگ پەروەردە ئەکەن، چونکە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە بۆ پیتاندنی و بەرهەمهێنانی بەروبوومی میوە. ئەمە سەبارەت بە سوودەکانی هەنگ. دوای ئەوە باسی ئەوە بکەین کە تەمان ئەم هەنگانە هەمویان کە لە گەراوەدا ئەنێن بۆچی لە خانەیەکە کە تۆ سەیرەکەی شاهەنگی تایە، مەلیکەی تایە، کارکەرەکانی تایە لەگەڵ هەنگە نێرەکانە. جیاوازی چییە کە ئەمانە هەمویان لە کرمۆکەوە دروست بوون؟ جیاوازیەکە لە ڕاستیە بۆ دوو خاڵەگەڕێتەوە. خاڵی یەکەمیان جۆری خۆراکەکەیە کە ئەیخوا. ئەگەر لە ماوەی کرمۆکەیەکە خۆراکەکەی خۆراکی شاهانە بێ بەردەوام، ئەوە ئەبێ بە مەلیکە، ئەوە بێ بە شاژن یا مەلیکە. بەڵام ئەگەر بڵێن جۆری خۆراکەکەی لە چەند ڕۆژێکی کرمۆکەیە بێ، بۆ نمونە دوو ڕۆژی یەکەم، سێ ڕۆژی یەکەما بێ، ئەمە یا ئەبێ بە نێرە هەنگ یا ئەبێ بە کارکەرەکان. تەبعەن ئەمانەش لە ناو خانەکە بە گوێرەی بە قووەتی و لاوازی خانەی هەنگەکە یەک مەلیکەی هەیە، بەڵام چەند سەد نێرەیەکی هەیە و چەند سەد هەزار کارگەری هەیە. جاری وایە ئەکاتە نزیکەی 50-60 خاڵێکی تریش کە جیاوازی بینی ئەندامانی کوورەکە کە ئەبێ بە مەلیکە یا ئەبێ بە کارگەریە ئەبێ بە نێرە، ئەوەیە جۆری ئەو گەرایە دای ئەنێن. ئەگەر گەراکە گەرایەکی پیتراو بێ، ئەوە یا مەلیکەی لێ ئەکەوێتەوە یا کارکەرەکانی لێ ئەکەوێتەوە. بەڵام ئەگەر گەراکە نەپیتراو بێ، ئەبێ بە نێرەکان. تەبعەن وەزیفەی هەر یەکێکیشیان
لەم خانە جیاوازە. بۆ نمونە مەلیکە ئیشی تایبەتی خۆی هەیە، کارکەرەکان ئیشی تایبەتی خۆیان هەیە، نێرەکە ئیشی تایبەتی خۆی هەیە. مەلیکە فقط ئیشی دانانی گەرایە لە ناو خانەکە کە تقریبەن لە بڵێن هەتاکو ماوەی 7 ساڵیش نزیکەی 7 ساڵێک ئەوەندە گەرا دائەنێ، بەڵام بەرهەمەکەی کەم ئەبێتەوە. جاری وا هەیە بەرهەمەکەی لە سەرەتای ژیانیەوە زۆرە، نزیکەی 1000 تا 2000 گەرا لە ڕۆژێکا دائەنێ، کەواتە ئیشی تایبەتی مەلیکە دانانی گەرایە. بەڵام ئیشی نێرەکان فقط پیتاندنی مەلیکەکەیە، چونکە خۆی نێرەکان لە گەرای نەپیتێنراوە دروزە بن. لەبەرەوە کاتێک کە مەلیکە ئەپیتێنرێ لەوانەیە ببن بار بەسەر خانەکەەوە یا بەسەر پورەکەەوە خۆیان لە ناوی ئەبن. بەڵام ئیشی بەشی سێهەمی ئەندامانی خانەکە بریتە لە ئیشی کارکەرەکان کە ئەمە گرنگترین ئیشی خانەکان لە ئەستوایە. بەشێکیان لە ناو کوورەکە ئەمێننەوە کە ئیشیان پاک و تەمیزی ناو کوورەکەیە، لەگەڵ وەکو دایانێک خۆراک ئەدەن بە کرمۆکەکان. دوای ئەوە بەشێکیشیان پاسەوانی ناو بڵێن کوورەکە ئەکەن و بەشێکیشیان گەرما و سەرمای ناو خانەکە ڕائەگرن. ئەمانەی دەرەوە. دوای ئەوە بەشێکی تریشیان بەردەوام دەرئەچن بۆ دەشت. ئەمانە ئیشیان فقط کۆکردنەوەی شیلەی هەنگ و کۆکردنەوەی گەردەگوڵە کە بەکاری ئێنە بۆ دروستکردنی هەنگین و ئەمیش بەکارێنێ بۆ دروستکردنی مێ و ئەو شتانە. بەشی هەر لە هەمان بابەتە سەبارەت بە هەنگ. ئێستا لێرە باز زیاتر لەو دەرد و ئافاتانە ئەکەین کە تووشی هەنگ ئەبن. تەمان هەنگ لەبەرەوەی کە مێروویەکی کۆمەڵایەتیە چەند لەسەر هەنگ باس بکەی پێم وایە هێشتا هیچ باز نەکردووە، چونکە ژیانی هەنگ ئەوەنە ڕێک و پێکە، ئەوەنە بە تەرتیبە، ئەوەنە ئەندازیارێکی ڕێک و پێکە چەند باسی بکەی هێشتا هیچت باز نەکردووە. بۆیە لێرە باز زیاتر لەو نەخۆشیانە ئەکەین یا لەو دەردانە ئەکەین کە تووشی هەنگە بن. یەکەم دەرد کە تووشی هەنگ ئەبێ جۆرە پندێکە کە پێ ئەوترێ ڤاروە. ئەم ڤاروایە کە تووشی ئەبێ ئەلکێ بە هەنگەکەوە تقریبەن زەرەر بە باڵەکانی ئەگەیەنێ، وای لێ ئەکا هەنگەکە کاتێکە یێتە دەرەوە ئەکەوێتە بەردەمی خانەی هەنگەکەەوە. بەو شێوەیە زۆر بە ئاسانی هەستی پێ ئەەکەی کە تووشی ئەو باڵەخۆرەیە بووە. بۆ ئەمەش شریکی تایبەتی خۆی هەیە. شریتەکان لە بازارە یا لە فەرمانگە کشت و کاڵیەکانە دەزەکەوێ ئەچی لە خانەکە بۆ ماوەیەکی دیاریکراو نزیکەی چلو ئەوەندە ڕۆژە لە ناو خانەکە هەڵی ئەواسی ئەمە لە ناو خانەکە هەڵدواسی پەیوەندی بە سووری ژیانی ڤارواکەوە هەیە. ئەمە چارەسەرە بۆ لە ناوبردنی ئەو ڤاروایە. یەکێکی تر لە ئەوفاتانەی کە تووشی هەنگ ئەبێ مڕەی پێوترێ، ئەمیش جۆرە پەپولەیەکە ئەچێتە ناو خانەکانەوە لەوێ گەرا دائەنێ. گەراکە کرمۆکەکەی لە ناو شانەکانە بە ئاسانی هەستی پێ ئەەکەی کە بە شێوەی تۆڕێک دیارە کە ئەمە زەرەرێکی زۆر بە هەنگەکە ئەگەیەنێ. ئەمەش بە تایبەتی تووشی ئەو هەنگانە ئەبێ کە لاوازن یا لە شوێنێکەوە کە مەجای چوونە ژوورەوەی هەبێ زەرەرێکی زۆر بە هەمان شێوە ئەمیش دەرمانی تایبەتی خۆی هەیە قەلاتچۆی پێ ئەکرێن. دژمنێکی تری سەرەکی هی هەنگ لە کەنەسمەیە یا ڕنگاڵە یا هەنگەچنە یا کەنەسمەیە کە ئەمە لەم وەرزانە پیا ئەبێ ئەو ڕنگاڵەیە کە زەرێکی زۆر بە هەنگەکان نەگەیەنێ لە کاتێکە هەنگەکە کە دەرئەچێ بۆ گەردە کۆکردنەوە
ئەم لە شوێنێکە لە ئاسمانەوە یا زیاتر لە شوێنێکە کە ڕێچکەکەی ئەزانێ ئەوەستێ لەگەڵ هاتنەوە پەلاماری ئەدا هەنگەکە ڕۆژانە ڕێژەیەکی زۆر لەم هەنگانە لە ناو ئەبا. تەمان ئێستا وەرزی هاتنی ئەو ڕنگاڵ ئەو کەنەسمانەیە یا ئەو هەنگەچنانەیە یا ئەو ڕنگاڵانەیە کە پیا ئەبێ تەمان باڵندەیەکی کۆچەرە لە بەهار و لە پاییزا لەم ناوانە لەم منتیقانە دەرئەکەوێ لەم منتیقەی ئێمە کە بە دوژمنێکی سەرەکی هەنگ دائەنرێ. یەکێکی تر لە دوژمنەکانی هەنگ شەنگە سوورەیە یا سوورپیازە یا زەرگەتەیە. ئەمەش بە هەمان شێوە هەنگ لە کاتێکە کە دەرئەچێ زۆر جار لەسەر گوڵەکانیش ئەیگرێ و ئەچێت بەردەمی لە بەردەمی بڵێن پورە هەنگەکانیشە بە هەمان شێوە هەنگەکان ئەگرێ. لە ڕاستیا هەنگیان لەبەرێکە بڵێن چەند سوودمەندە ئەوەنە فەقیر و لاوازە، یعنی لە سروشتا هەشتێک تۆ بیگری لە قورباقەوە لە بڵێن لە کولەوە لە زۆر لە مارمێرکەوە ئەمانە هەمووی دوژمنی هەنگن، ئەمانە هەمووی دوژمنی هەنگن لە ناوی ئەبەن چونکە گیان لەبەرێکی زەعیف و لاوازە. تەمان خاڵێکمان لەبیر چوو باسی بکەین مەسەلەی ئەو شوێنانەی کە هەنگەکان گەراکانی تیادا ئەنێن، گەراکانی تیادا ئەنێن. ئەو خانانەی کە گەرای شاهەنگی تیادا ئەنرێ جیاوازە لەگەڵ ئەوانەی کە نێرەکانی تیادا ئەنەی، لەگەڵ ئەوانەی کە بڵێن ئیشکەرەکانی تایە. تەمەەن بە تایبەتی ئەوانەی کە لە بواری هەنگا ئیشیان کردووە ئەمە بە ئاسانی زۆر بە ڕێکوپێکی و ئاسانی لەیەکی جیا ئەکەنەوە. بۆ نمونە ئەمەی کە هیچ شاهەنگەکەیە تقریبان شێوە کەندوێکی هەیە گەورەیە بە ئاسانی جیا ئەبێتەوە. ئەوانی تریشی بڵێن ئەوەی نێرەکە تۆزێک گەورەترە لەوەی ئەویتر، هەتا ئەوەی نێرەکە لە دەمەکەیە ئەمەی هین تەخترە بەس ئەو تۆزێک قۆقزە ئەوەی نێرەکە لە هینەکەشا جیانەکەیتەوە. وەکوتر لە ڕێی شکلیشەوە لە ڕێی بڵێن دەرەوەی شکلی دەرەوەی هەنگەکە بە هەمان شێوە زۆر بە ئاسانی جیای ئەەکەیتەوە. تەمەەن مەلیکەکان درێژە و باڵی کورتە و گەورەیە، درێژە باڵی کورتە گەورەیە، بەڵام نێرە هەنگەکان باڵەکانیان تەواوە ئەمان تۆزێ ئەستورتر و بەخۆوەترن. عادەتەن کارکەرەکانیش بڵێن هەنگێکی بچووکن ئەوانەی کە لە بواری هەنگا ئیشیان کردووە زۆر بە ئاسانی جیانەکەنەوە. تەمان ئێمە لە پێشەوە باسمان کرد وتمان دەزەکە مەلیکەکە کە دەستی کرد بە گەرادانان لە چاوەکانە گەرادا ئەنێ. گەراکە لە سێ ڕۆژی یەکەمە لە سێ ڕۆژی یەکەمە بە شێوەی هێلکەیی ئەمێنێتەوە. دوای سێ ڕۆژەکە ئەبێ بە کرمۆکە. اینجا ئەم کرمۆکەیە وتمان ئەگەر هاتوو خۆراکەکەی لە ماوەی کرمۆکەیە خۆراکی شاها نەبوو ئەبێ بۆ مەلیکەیی کە ئێستا لە ناو خانەکە بینیمان و ئەجوڵا لە ناو خانەکە. بەڵام ئەگەر لە فترەیەکی تری دیاریکراوە بوو لە فترەکە ئەوە ئەبێ بە ئیشکەرەکان یا ئەبێ بە نێرەکان. طبعاً لە فترەی کرمۆکەیە سێرەکەی هینەکان دانەپۆشراوە، کرمۆکەکان سەرەکەیان دانەپۆشراوە. ئەها ئێستا ئەگەر سیرکەی لێ ئەو هەنگە ئەوە خەریکی پێدانی خۆراکە، ئەوە خەریکی پێدانی خۆراکە ئەوە تا خەریکی پێدانی خۆراکە بە کرمۆکەکان. ئەو کرمۆکەیە کاتێک کە هەست بە برسێتی ئەکا کاتێک کە هەست بە برسێتی ئەکا زمانیێنێتە دەرەوە ئەوانەی کە ئیشیان ئەوەیە خۆراک ئەدەن ئیشی دایانی ئەکەن خۆراک ئەدەن بە کرمۆکەکان. ئەویش زمان دەرێنێ قەترەیەک لە هەنگوین بڵێن ئەرزێتە کۆتایی زمانی کرمۆکەکەەوە و ئەویش هەنگوینەکە ئەخوا. دوای ئەوەی کە ماوەی کرمۆکەیی تەواو بوو ماوەی کرمۆکەیی تەواو بوو ئەوسا سەرەکەی دا ئەپۆشرێ کە وتمان لە سەرداپۆشیشە هەستی پێ ئەەکەی کە کامەیان نێرە هەنگە یا کەڵە هەنگە یان کامەیان بڵێن ئیشکەرەکانە. ئەمانە هەموو هەنگن خەریکن خۆراک ئەدەن بە کرمۆکەکان. چاو لێە ئەمانە هەموو هەنگن خەریکن خۆراک ئەدەن بە کرمۆکەکان. تەمان دوای ئەوە کە خۆراکەی دایە ئینجا سەریدا ئەپۆشن.
دەزان ئێمە مەبەستمان لە هەڵبژاردننی ئەم دوو بابەتە بابەتی یەکەم کە تایبەت بوو بە کولەوە لە ناو ڕێزە دێمەکانە وەرزی تروکانی گراکەیەتی و وەرزی ئەو کاتەیە کە بڵێن زەرەر بە براجوتیارەکان ئەکا مەبەستمان ئاگادارکردنەوەی براجوتیارەکان بوو کە قەلاچۆی بکەن و دەرمانی بکەن ئەتر دەرمانەکە چ بەڕشاندن بێ لە ڕێی پێکوڕەکەیەوە یا دانانی کەپەک بێ بۆی کاتێک کە ئەبێ بە کولەی تەواو مەبەستیشمان لە هەڵبژاردننی هەنگ لەم وەرزە ئێستا وەرزی پورەدانی هەنگە پێویستەکە براجوتیارەکان یا برا هەنگەوانەکان بەردەوام نزیگی هەنگەکانیان بن بۆ ئەوەی ئەو پورەیە کە دەرەچێ بیگرنەوە نێڵن پورەکە دەرچێ بیخەنە بڵێن سنووقی تایبەتی خۆیەوە. خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی بڕگەی ئەم جارەی بابەتی ئەم جارەی بەرنامەکەمان هەتاکو و بەرنامەیەک و چاوپێکوتنێکی تر بەخواتان ئەسپێرین.